گوێگرانی خۆشەویست گوێگرانی عزیز من بەهرام جارمەتەنم سڵاوتان لێ دەکەم و لێرەم بۆ یاقەیەکی دیکەی بەنامەی ڕامانتان پێشکەش بکەم. زوهران مەمەدانی کاندیدی سۆسیال دیموکراتی تەمەن 34 ساڵ بۆ هەڵبژاردنەکانی شارەوانی نیویۆرک ڕۆژی سێشەمە بە بەدەزێنانی زیاتر لە 150 دەنگەکان سەرکەوتنی بەدەزێنا. شاری نیویۆرک گەورەترین شاری ئەمریکایە. نزیکەی 8 بۆ 9 ملیۆن کەس دانیشتوانی ناو شارەکەن و زیاتر لە 20 ملیۆن کەس لە کۆی ناوچەی شارەکەدا بوونیان هەیە. بۆیە سەرۆکی شارەوانیەکەی یان شارەدارەکەی بەڕێوەبەری جێبەجێکاری یەکێک لە گەورەترین ئابوووریە شارستانیەکانی جیهان و بودجەی ساڵانەی شاری نیویۆرک نزیکەی 120 ملیارد دۆلارە، نزیکەی یەکسانە بە بودجەی وڵاتانێک وەکو هەنگاری یاخود مەغریب. ئەمە گرنگی شاری نیویۆرک دەرەخات. سەرۆکی شارەداری سەرپەرشتی دەیان دامەزراوی گرنگی شارەوانی دەکات. پەروەردە و فێرکردن، پۆلیس، ئاگرکوژێنەوە، گواستنەوە، نیشتەجێبوون، تەندروستی و چەندین ئیدارە و شوێنی جیاواز و گرنگ. ئەم فراوانبوونی دەسەڵاتانە وای لێ دەکات سەرۆکی شارەداری وەک سەرۆک وەزیرانی شارێک کار بکات. بۆ تاوتوێکردنی لایەنەکانی هەڵبژاردننی زۆهران مەمەدانی وەک سەرۆکی شارەوانی نیویۆرک و توێژێکم هەیە لەگەڵ فەریدون نازری ئەندامی کومیتەی ناوەندی حیزبی کۆمونیستی ئێران لە ستۆدیۆ. ئێستاش دەچمەلای هاوڕێ فەریدون. هاوڕێ فەریدون زۆر سپاس بۆ بەشداریتان بەدەست. زۆر سپاس بۆ خۆت، بۆ هاوکاران، بۆ بینەرانی عزیز. پێش ئەوەی بچمە سەر پرسیارە گرنگەکانم ئەمەیە ئەوە لە بەڕێستان پرسم ئەگەر سەرنجێکی کورد بخەیتە سەر ژیانی زۆران مەمەدانی و چۆنیەتی دەرچوونی لە هەڵبژاردنەدا. زۆهران لە وڵاتێکی ئافریقایی بە دنیا هاتووە لە ناو خانەوادەیە کە خانەوادەکەی هەندی تەبارە، یعنی هەم هەندی هەم ئافریقایی تێبۆ نیویۆرک لە 1999 کە 7 ساڵە نیە. 1991 هاتووەتە دنیا، لە 1999 تێتە نیویۆرک. ئەمە دایکی فیلمبەردارێکی بەناوبانگ و زۆر محتەرەم و حەتە ناونیشانی جەهانی هەیە. پێ ئەڵێن کەسێکە لە کاری سینما هێنی کاری تازەیە وردووە، نەوە ئاوەرە بەسڵا. باوکی ئوستادێکی زۆر بەناوبانگە کە زۆرتر کاری کردووە لەگەڵ لەسەر ئەو هینە تاریخیە کە ئستعمار چی کردووە بە مەردم، چونکە خۆی هەندیە، هەندیش مستعمەرەی بریتانیا بووە، ئەچێتە ئەفریقا، ئەوێش مستعمەرەی ئەمریکا، بۆشە مستعمەرەی خودی ئینگلیز یا فەڕەنسا یا بلژیک و ئەوانە بووە. لەسەر ئەمە کاری کردووە. کەسێکی ڕادیکاڵە، کەسێکی ڕادیکاڵە، حتا لە شوێنێکە نووتیگە کە بۆ ئازادی لە بەرانبەر ئستعمارگەرە ڕەنگە لازم بێ دەست بۆی بۆ چەک. ئەمەیان بە حەساوێناوە کوڕەکەی، یعنی ڕادیکاڵێکە لە کوڕەکەی ڕادیکاڵترە. ئەم کوڕە لە ناو خانەوادەیەکی ئاوا گەورە بێ، دایکی هونەرمەند، باوکی ڕادیکاڵی چەپی بێتڵا زدی ئەمپریالیزم، زدی سەرمایە نیە، بەڵام زدی ئەمپریالیزمە، زدی سیستەمە لە ملەتە چکۆلەکان. لێناکە گەورە ئەبێ ئەوەڵی کاری تێت ئەبێ بە دەنگخۆشە، ئەبێ بە هونەرمەندی بەشێک لە موزیکیە کە ئەیژنتە هیپ هاپ، چەندین گۆرانی باش بە ناوبانگی هەیەنەوە. لەو دوای شارەدایە لە موزیک، ئەوەیە کە دایکی یەکێ لە فیلمە بەناوبانگەکانی موزیکەکەی ئەم هەم تازە بەرهەمی دێنێ، هەم تەنزیمی دەکە. بەڵام وەختێ ئەڕێ بۆ دانشگا، ڕێ بۆ زانکۆ دەرسە خوێنێ، تێت وەختێ کار پێیاکە، ئیش پێیاکە، ئەبێ بە کەسێکە لەگەڵ ئەو بەشە لە جەمعیەتی نیویۆرکە کارەکە کە کرێچین. و جا ئەبێ ئێمە لێرە یەکشت بزانین، لە نیویۆرکە یەکێک لە سەرمایەدارانی هەرە چاوسێنەری بەهێز ئەوانن کە ماڵیان هەیە، سەرمایە گوزاریان کردووە لە ماڵە و ماڵ بەکرێدەن. لە دە ساڵە 40% کریان زیا کردووە. بۆ ئەمانە کارەکە چ کارگەرێکە؟
هۆشیان پێیانە وەختێک ناتوانن کرێ تەواو بدەن ئەوانە و نە بە قودرەتن زوو دەریانەکەن ئەم ئەچێتە کەشمەکەشتەکەوانە چێتە کەشمەکەشتەکە و قانونە و ناڵێ دەریان هەوڵەدا دەریان نەکەن هەرچێ ئەتوانێت مناڵەکانیان مەدرسەیان ژیانیان ئەمانە هەموو خزمەتیان پێکە لەناو ماڵێکی وا گەورە بووە لە دژی ستەم گەورە بووە هاتووە ئەمەش بە چاوە بینێ بە شۆنەوە هەر لەم ماوە کە کار موزیکیچەکە لەگەڵ ڕانندەکانی هێنا سایەخەکان ڕانندەکانی نیویۆرکە قاتیە بێ ڕانەندە یا سایەق ئیسە دەستگای کاتووە خۆی ئەوە بۆ شۆنگەلا بەڵام لە شارگەر گەورە و پێچیدا ئەبێ ئادرسەکان لە بیر بێ مێشکێکی زۆر توانایە ئەوینێ ئەمانی چا بێ دوو کار بکەن تا بتوانن ژیانیان تامین بکەن ئەنە ژیانیان بۆ تامین نابێ لێنەوە تەک نرسەکان ئاشناوێ بۆ خۆی نییە بنەڕەتی خانەوادەکەی مسلمانە ئاشنایە تەک ئیسلامیەکانی جا ئیسلامیەکان لە ئەمریکا بەبوونەوە لە ئەمریکا هەیئەت حاکمە و قودرەتەبانەکان زۆرێک پشتیبانیان لە ئیسرائیل کردووە بەنابەرین ئەو کەسکەرە کە مسلمانن فلەستینین لە چاو ئەو مەردمە بخەن بەنابەرین ئەویش تاحتستە من لە مسلمانگەنە وەک مسلمانی فەرز ئەفغانستانی ئێران بۆ خۆیان حکوومەت ئەو بەشیان کە حکوومەتەکەن نە لەوێ هەن لەژێر ستەمە تەک هەموو ئەمانە ئاشنا بێت و لە هونەرەوە تێتە ناو سیاسەت لە تەک سۆسیالیستەکانی دموکراتە ئەم سۆسیالیستە دموکراتگەلە بۆ خۆیان سازمانێکیان هەیە کە لە ساڵ 2008 بەرەو ئەملا بەهێز دەبن ئەنە کۆنن وەختێ ساندرس بوو بە داوتەڵە بێتە سەرۆکۆمار وتی ئەم ملیۆنەرگەلە ملیاردەرگەلە ئەم ملیاردەرگەلە ژیانیان تاڵ کردووە لە مەردم حەقی ژیان نەماوە بێداشتیان نییە ماڵیان خراپە ژیانیان بە یەک حقوق ناگەڕێ لە دژی ئەمانە خۆی سەناتۆرە ساندرس ئەم خەتە ئەبێ بە خەتی ئەم سازمانە کە 8,000 ئەندامی هەیە لە ماوەیەکی کورتە ئەبن بە 80,000 90,000 100,000 یعنی ئەم بەشە لە جەمعیەت کە هەمویان بێ بەشن ئەمانە هەر معتەرض بووگەن ئەوە نییە مەمدانی هات کە معتەرضی کردوون مەمدانی و ئەو بەشکەلە کە لە تەک مەمدانیە بن لەناو ڕێکخراوە سۆسیالیستیە ئێژن ئەکرگێ مقاومەتکەین ئاخر ئەزانی ئەوان چیان نەکرد مەسەڵەن بۆ شارەداری وەختێ ڕێیدان بوو دەنگدان بوو بەشداریان نەکرد ئەتەنایان نەکرد بە دەوڵەت بەهێنوە وتیان ئەم تیپی سۆسیالیستگەلە و لەوانە مەمدانی وتیان نە ئەمە غەڵەتە وەرن فعال بین و ئەمە لە شرایطێکە هەست کە لە دنیا لە بەرابەر ئەم هجوومەی سەرمایە بۆ سەر حەقدەست بۆ سەر ژیان بۆ سەر کەرامەتی ئینسان لە دژی ئەمە خەتێکەیە ئەمە خەتی چەپە ئەم خەتی چەپە هەم لە ناو کرێکارە هەیە هەم لە ناو بەشی باڵی چەپی خودی بورژوازیە هەمیشە بورژوازی چونکە سیستەم سەرمایە سیستەمێکی پڕتەناقضە سیستەمێکی وەحشیانەیە ئەمە جەماعەتێ هەن لە ناو خۆیانە ئێژن بابە ئەمە ئاوا ناوێت پیان بەوانە ئەڵێن ئەمانە ئەقڵانی کارەکەن بە ئەقڵ کارەکەن ئەم بەشە لە بورژوازیچ کە وردە بورژوازیچیان تێچێ ئەمانیشە لایەنی چەپی تاریخی ئەمە لایەنی چەپ دروستەکەن ئەلان مەسەڵەن ئەبینی لە ئینگلیزە ئاینشتی وایە حزبێکیان دروست کردە جەرمی کۆربین وەزارە سوڵتانە لە حزبی
کاریگەر دەراتوە بەناو حەزب شوما ئەوە لەم ڕۆژانە بەرنامۆشتەکانیان ئەلامەکەن سوڵتانە زارا جوانێکە هەر وەک مەمدانی ئەسڵی فلستینیە بەڵام شارومەندی هەم فلستینە هەم ئینگلیسە لەوێ دەرسی خوێندووە لە دانکۆ لەوێ دەرسی خوێندووە هاتووەتە ناو سیاسەت وە چووگە ناو مردمەکە و چووگە ناو حەزبەکە لێگی ئەم حەزبە بەکارە مردمە ناخوا تێتە خەتێک پێرەوەکە کە ئەوینی لە ئەمریکا چاوەیە تەنها ئەوەش نییە هەر ژنجیان ئازادی خۆمان هەر ئەوەیە لە بنەڕەتایژم جا ئەمە لەکوێ ئەمە چۆنە بێ ئەمە ئەبێ بنیام دەرکێکی تاریخی و ماتریالیزمی تاریخی مارکسی ببێت حاڵی بێ ئەنا لە خۆی پرسێ خەڵەت جوانێکی وە ئەمانە نیە دەسڵاتیەکان نیشانیان هە لە ناو مزگتە تەکشیعەکانە کە هینیان دەست سینە دەنیانە نەدەم بەراسم خۆیان دەست ئەوە گەوراکەنەوە لێ ئەگەر دقەتەوە کردێ ئەم دەسڵاتیگەلە هەمیشە نووسن مسلمانێکی 34 ساڵەوە شاردار لە حاڵێکە خۆی بنەڕەتەن سوسیالیستە ئەمما تەک ئەوەیە کە زڵمی لێچێ وە لەوانە و شیعەگەلیچە تەماسی بووە هاتوچی کرد ئەم تایبەتمەندی ئەوەیە کە تەماسی بووە هەوڕە فەریدون مەمدانی گرنگترین ئەو داوایانە یان ئەو بانگەوازانەی کەیکردن لە پرۆسی هەڵبژاردنە ئەوانە چی بوو؟ هەر لەم نجیانە متوجه بێ یەکێ لە مشکلات ئەسڵی دانیشتوانی بێدەنگ وانێک کە پیانێژن دەنگیان نییە خاموچن بێبەشن ماڵ لە ساڵ 2008 بوحان ئەسڵەن لە ماڵ دەستی پێکرد لە وام یا قەرزی ماڵ دەستی پێکرد 6 ملیۆن 6 یا 8 ملیۆن حتا ماڵیان لەدەستە دەریانیان کرد هەروە یۆریانیان کرد ناو قیامەت چوونە ناو ئەو ماشینگەلەیە بە قوڕادەی فڕیانیاندا بوو پەردەیان لێدا و لەوێ ئەژیان لە چۆنگەلێک کە زەوینەکانیان دانریا بۆ توریست لەوێ ژیان بە تەدریجیانێ ئەمە ئەسڵیترین شتیە ئێژێ ئیتر کرێناوێک بەردەو بێتەوە و ئێمە ئەبێ ماڵگەلێ بکەینەوە ئێوەتیە ئەبێ هەوڵ بدەین یەک تایبەتمەندی ئەم سیستم سوسیالیستە دموکراتگەلا ناژێ منەکەم کە من چۆن بوومە شاردار ئێژێ بەیەکەوە بیکەین هەوڕە فەریدون لێرە ئێدامێ بم داوخوازەکان داوا ئێژێ ئەبێ 200,000 ماڵ بکەینەوە ماڵگەلێکە هەردان بێت ئەبێ ناوێنیتە کرێ بڕێتە بان یانێک تەک ئەو هولگەل مەسکەنە دەرەکەوێ ئەڵێ بۆچیە بێکرێکات دوو کار بکە حتا 3 کار بکە تا بژیت ژنیا پیاک ئەبێ سەعاتێک 30 دلاری پێ بدەن ئیسە 16.5 دەن تقریبا دوو بەرابەر تا ساڵ 1930 بۆ بەخشە 2030 تا 2030 ئەو بگەینینە بێژگەلەوە مناڵەکان مناڵێکە بیوانە باخچەی گوڵان یا بیوانە ماتکودەک نازانم چێتری پێژن لێرە 22,000 دلارە بێ بدا بۆ لە ساڵێکە بۆ مناڵیە تا ڕێگەکەنەوە ئەڵێ ئەوە ئەبێ بە خۆڕایی بێت ئەبێ ئێمە ئاگامان لە مناڵ بێت ئێمە ئەبێ ئاگامان لە تواو ئەو بێ بەشکەلە بێت و هەمووی بتوانین بە یەکەوە بیکەین و ئەوە داخوازەکان من ئەو پرسیارم بۆ دروست بوو مەمدانی یەکێک لە داواکانیشی کە زۆر لەسەری سوورە زیادکردنی باجە من ئەوڵێم زیادکردنی باش بە تایبەت ئەو زیاتر دەمی لەسەر سەرمایەدارەکانە لێرە ئەو پارادۆکسە دروست ناکاتەوەی کە کرێی ماڵ زیاتر گران بێت لەسەر ئەوان کە ئەمانیش زیاتر باش بن ئەوە نابێت ئەوەی کە مەسەلەن
کرێی کرێکار کەمتر بێت لەوەی کە باشتر بێت بەوەی کە سەرمایه‌دار باجی زیاترەدا و لێرە فشاری زیاتری خاتە سەر لێرە ئەمە چۆن لەوانە وەختی ئەڵێ من شارەداری لە دڵ فەرمانداری هێنا کارەکە قانون دانانەوەە بەدەست فەرمانداریە بەدەست شارەداری نییە ئەبێ پێشەوە ئەو قانونگەریە گوزارانەی کاپۆنیە کرێت دیاکەی ئەو قانونیە گوزارانەیە کە بێت تەکسی بڕێ بەرەوە ئەوە $30 پێ بدەن ئەوەی چۆ پێ بڵێ 1% حتا باڵەوتە 1% جەمعیەتی ئامریکا سروەتەکەی لە نیمەی جەمعیەتی خودی ئامریکا کرد ئەکا بە 160-170 ملیۆن زیاترە ئەو دەرسەدەکەمە وە لەناو ئەوانە هەر لەناو خۆیانە کەسگەلێک کەسێژن با بە ماڵیاتمان لێبسێن ئەم نابەرابەریە خەتەرناکە وەچە بۆمێک لەژێر پامانە بێ وەچە زەلزەلا دانێ لەوانە هەر وارن بوفێتە ئەی بۆ ناکردێ بۆ خۆی چی مەجبورە تەبایەتکانەوە بۆ لە ڕقابەتە دۆڕێنی ئەگەر ماڵیات کەمەکەنەوە سەرمایەدار ماڵیات نادەن ماڵیات ئەدزن یا ئەڕۆن لە شۆنگەلێکە کە پێیان ئەڵێن بەهشت ماڵیاتی شرکەتەکانیان سەبتەکەن بۆ ماڵیات دەدەن ئەم نابەرابەریە لە ناو خودی بورژوازی گەورەی چەند تەرەفداری هەست کە بابە هەر ئەم وارەنە $111 ملیار ثروەتیە ئێجێ لە ئێمە هەمومان نە چونکە ئەو بە تەنیا بیکا لە بێنە چێ ئەڵێ ماڵیاتمان لێتێ مەبەستمەوەیەوە شتێکی کۆنا ئەمی چێلێ کەسێکە داهاتی سەرەوە 1 ملیۆن بێ لە ساڵە 1 ملیۆن ئەوە ئەبێ ماڵیاتی دیاتر بداوە خودی ساندەردیشەوەی وتکە و لە دنیا لە ناو خودی بورژوازیە لە ناو خودینە تەرەفداری هەیە و ئەگەر ئەوە نەکا ئەو مەخارەجی 200,000 ماڵ و مەخارەجی جا ئەوم لەبیرنەوە ئێجێ ئەبێ فروشکاگەلێ دروستکەین چون یەکێ لە کارەکانێکە ئەوانەی کە فروشکاگەر زەنجیرەیانە بێ حەجت بیرانەکەن بە خۆیانە ئەڵێ ئێجێ ئەبێ فروشکاگەرێک مابێک لەژێر دەسەڵات شارەداریە بێ و گران نەکات کەلوپەلی مۆرد نیازی ئینسانی کرێکار و زەحمەتکێش و بەرهەمهێنەر مەبەستمەوە ئەگەرەوە نەکا بودجەلێک بێرێ زۆر چاکە داوا و بانگەوازەکانی کە لە پرۆسی هەڵبژاردننای کرد ئەم داوا و بانگەوازانە بە چ ئاراسیەکی سیاسیە لە چه ئاراسیەکی سیاسیەوە ئەم داوای ناکات لە وتم ئەدانی چۆنە ئێمە پێشتر هەر ئەممان بووە بەناو سوسیال دموکراتەکان لە فەنلاندا بووە لە بۆشە لە ئسکاندیناویا لەو وڵاتانە ئەمە پیادە کراوە مادە سوسیال دموکراتەکان چین و سوسیالیستە دموکراتەکان چین ئەمانە هەمووی لەدڵ چینی کرێکارە دەرات ئەو کەسەیە کە تێوریسیەنی سوسیال دموکراسیە بەناو برۆنشتین ڕفیقی مارک توێنگرت بووە یعنی لە دڵی تەبەقەی کارگەرێک و دەهاتون کە ئەوە تێوریانە ئەمما فەرقیان چییە؟ فەرقیانەوەیە ئێمە وە تەرەفدارانی سوسیالیزمی علمیە ژین تا مالکیت لەبێن نەچێ و تا دەوڵەت لەبێن نەچێ چاوسە بمێنەیە کرێکار هەمچنان هەرچێ بەرهەم بێرێ بەشێک فرێ ساحە سەرمایەکە و ساحەکە ئینگەل دەستگاگە تەولیدیەوە کەمترینی وە بمێنێتەوە برۆشتین ئێمە ژین ئەمە ئەبێ بە ئینقلاب بکەین چونکە ئەوان ڕێکخراون ئەوان نیروی نظامیان هەیە ئەوان تەسلیم نابن ئەبێ تۆ قودرەتە بێ بیشکێنی برۆشتین تێژێەوە لازم نییە ئێمە توانین لە ڕێگای پارلمانەوە بکەین لە ڕێی بێرین ببین بە قودرەت بەڵام ئەو لە بیرێتێت دەوڵەتی بورژوایی تەنها نێروی مدیریەکەی نییە کە بە پاڵمانتیتەوە خۆی قەزایەکەی چیە کە
انتخابينيا ارتش نيروغل مسلحه كانتخابينيا نيروغل جاسوسي ودمودس كاغل سركوبه كانتخابينيا دانش كاغل كانتخابينيا هم نيرو مجريه كانتخابيه ولي ام نيرو مجريه خودی بورژوازی گەورە لە دوای جەنگ دووەم جیهانیەوە 1945 تا داهەی هەفتە قبولی کرد مەخارجی عەزیمی بیمە بێکاری بدا حەقی مناڵ بدا حەقی مەسکەن بدا حەقی دەرمان بدا ئامۆژەی بەخۆڕایی بدا بۆچی سەرمایە لە ڕۆنەقا بوو نەتەنیا سەرمایە لە ڕۆنەقا بوو دەسەڵاتیان پێیا کردوو بەسەر وڵاتانی وەک ئێمە وەک عێراق وەک ئێران وەک عەرەبستان نەفتیان یا ئەبرد یا نەفتێکە ئەفرۆشرا دەبوو بەش خۆتانی هەرچی هەڵەگرن پاوشایی و فڵان باقی پوڵەکە گەڕنە بۆ ئەمریکا قەراردادیان وتێکیان ئێمە محافزەت دەکەین ئێوە ئەسلحە و هەموو ئەسلحەیانە بۆی ئەکڕی بۆ پوڵەی ئەوە پوڵەکە لەگەڕیاوە ئەم پوڵە عەزیمەکە هات ئاسیا و ئافریقا و ئەمریکای لاتینیان غارەتە کرد نیروی هەردانی کاریگەریان چەپاوە کرد خۆیان لە ڕۆنەقا بوون ئەو پوڵەی لازمە بوو ئەو دەوڵەتە ڕەفاهیانەدا ئەمە سۆسیال دموکراتەکان بوون کە داهەی هەفتە سۆسیال دموکراتەکان یەکێ لە پایەگەر قودرەتیان ئیتحادیەکانە نەقابەی پێژنێت اتحادیەکان ئەو نە قودرەتیان کردو کە داوای قودرەتیان دەکرد لە حکوومەتە بورژوازی حساس خەتەری کرد حمڵەی کرد بەمانە حمڵەی کرد بە ئاخدەر حمڵەی کرد بە بیمە بێکاری حمڵەی کرد بە بێهداشت و سڵامەتی مەجانی ئەمە داهەی هەفتە ئەمە پێژن نێوەلیبرالی اقتصادی کە لەم کەشمەکەشە سۆسیال دموکراتەکان شکستیان خوارد حتا خۆیان بوون بە عامڵی بورژوازی ئیسەر نیروی تر هەر لەو نەوەهات کە سەرکار ئەم هێچ چاک نەیوت کە من دەوڵەتم قبوڵە من ئەم سیستەمە قبوڵە ئێژێ من لە دڵم سیستەما کارەکەم بەڵام یەک چت هەیە ئەتوانێت تەحەوڵ پێیاکە خۆیان ناژنەمە ئیسەر سەرمایە لە دەورەی ڕەونەقا نییە نەتەنیا لە دەورەی ڕەونەقا نییە هەریسە من ناو وارن بافتم نەهێنا چەندین کەسیوە هاتین نەپاڵ دەست تێئۆریسیەنە مارکسیستەکان کە ئێژن یەک بوحرانی عەزیم تۆفان هابەڕێگەوە بەنابەرین لە دڵی ئەمە کەشمەکەشت نەبێ هاوڕێ فەریدون چەندە ئیمکانی هەیە ئەو داوایانەی کە مەمدانی پێشکەشی کردووە بەواقع جێبەجێ بکرێن و بێنەدی بە حکمەوەی کە نەیارێکی زۆری هەیە لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەویش کابەری سەرسەختی ترەمپەکە هەر لە خودی بانگەوازەکانی هەڵبژاردنە حتا بە تۆمەت بە قسەی زۆر عەجیب دژایەتیان نەکرد مەسەلەن ئەیانوت مەمدانی بە حکومی بنەچەیەکی ئیسلامی هەیە ئەگەری هەیە مەسەلەن شەرعیەتی ئیسلام بڵاو بکاتەوە ئەمە وەک بۆ قسەیەکی ڕەسمی ترەمپ کە ئەیکاوە باز لەواکەن کە گوایە مەمدانی قسە باسەکانی هیچ ڕاست نییە و دواتریش پوڵێکی زۆر خەیاڵی لەلایەن سەرمایەدارەکانەوە خراپوە ناو بازاڕی هەڵبژاردنەوە کە ئەم کەسەتان نێنێ و دواتریش وەک بینیمان پێما بێ زیاتر لە 200,000 دەنگی زیاتر بوو لە بەکاربەرەکەی نوێیش شارداری پێشووی نیویۆرک بوو ئێستا بەم هەموو ململانەیەوە کە لەم بەینا هەیە و دژایەتیەکەن تا چنێ ئەگەری ئەوە هەیە ئەم داوایانەی بێتە ناو دنیای واقع ئەوەڵەوە بێژم مەمدانی 2 ملیۆن نەفەر بەشداریان کرد لە هەڵبژاردنەکە مەمدانی 50% بەدەچێن یانە زیاتر لە 50% لە حاڵێکە هینەکەی نەفەر دووەکەی 40% هێنا یعنی فاصلەکانی دابرێت ئەمە یەک دوو ئەسڵەن ترام نەیوتەمە مسڵمانە و مسڵمان تێنۆمانە
وتی ئەمە خەتەرناکە چونکە کۆمۆنیستە، وتی ئەمە کۆمۆنیستە خەتەرناکە، وتی ئەگەر مردمی نیویۆرک ئەگەر ڕێی بەمە بدەن من کومەکی فدراڵ بۆ نیویۆرک قەتەکەم. ئاخرەدانی حکوومەتێکی فدراڵیە، حکوومەتێکی فدراڵیان هەیە، هەر ئەیالەتێ بۆ خۆی ئستقلالگەل خۆی هەست، بەڵام یەک حکوومەتیش داڵ بە ملگشتیانە و ڕێی جمهوری ئین هەموویانە. ودەیان ملیار دلار هەمیشە کۆمەک کراوە بە نیویۆرک، وتی ئەوەتان لێ قەتەکەم یاکەم یەکەم. تازەیچ کە سەرکەوت نەتەنها خۆی هەروتی ئەمە هێنا کۆمۆنیستە، ڕئیسی یەکێک لە مەجلسەکانیان پاڵمانەکانیان کە هەر ئەویش وەک ترامپ بیرەکاتەوە، وتی ئەمە ئەینجا ئەمە جانبە، وتی ئەمە مارکسیستی خەتەرناکە. هیچ کامیان نایوەتە من مسڵمانە، مسڵمان نابڕێتەوە لەوێ. مارکسیزمە خەتەرە، سوسیالیزمە خەتەرە، سوسیالیزمە ڕوبە ڕۆشتە. ئەوە بینن ئەوە ئامریکا نییە، ئامریکا شۆنی بووە ڕەونەقی بووە، کاری بووە، هەمووانە زۆر احتیاج نەبووە بە کومەکی دەوڵەت. هەر کە داوای کردوێ بە کومەکی دەوڵەت پیانەوە سوسیالیستە. ئەمە ڕیشەکەی ها لێنا بێژگەلەوە. وتم ئەمە ئیتر قسەی وارن بافەتە، هەر ئەلان دوێ کۆپێرەکە کردووی ئەمەی لە تەلەڤیزیۆن خۆمانە وڵامان کردەوە کە ئێژێ یەک بوحرانی عەزیمە بەڕێگە و کە لە بوحرانی 2008 خەویترە. بوحرانی 2008 کە اقتصادی دنیای تەکاندا، چەندین بانگی گەورەی ڕمان. ئەمانە لە شەرایەتێکی ئاوا زۆر ئەترسن لە مارکسیزم و لە سۆسیالیزم و ئەمانە. نازانم ئێمە ئەممان ماوەها لەمە بەردەوام کردێتەوە کتێبی مانیفست لە دەورەیەکە بەقەی ئەنجیل لە ئەمریکا فرۆشرا. ئەسڵ هەر عەجیبە. وەسە شتێ مەسەڵەن تۆ ئاخر ئەمریکا بەداخەوە زۆر مەسەبیە، هەموو کەسەیە هەر ماوە جارێ ئەنجیلێکی تازە سێنێنێتە فڵان مانیفست بەقەی زیاتر لەوە فرۆشرا. ئەوە ئاساری مارکس و ئێنگێلس توشتە. من ناژم ئیسە زۆر زۆر قەویە، نا هێشتا زەعیفە، بەڵام چشمەندازەکەی یەکی ئەم سوسیالیستە دموکرات گەلە تایسە نەیانوت کە ئەم دەوڵەتمانە قبوڵە، ئەم سیستەممانە قبوڵە. سوسیال دموکراتەکانیان وت مەسکووتیانش کەچەوە بێدەنگ لەوە، بەڵام لە دڵما کارەکەن جایزە بزانین ئەم کەشفەکەشە چۆنە. دوشمەنەکانیانی کێ ترامپە، کولەن ترامپیزم فەقەت نە ترامپ. سەرمایەدارانی گەورەس، سەرمایەدارانی گەورەی مەسکەنە، ئەو هەموو بورجە دیکتە لە تەسویرە ئەوانە گشتی ساحەی و خصوصیان هەیە، زۆر غولن، زۆریش بێڕەحمەت. وتم لە 10 ساڵە 40% کراکانیان گران کردووە. ساحە و ڕەسانەگەل عەزیمی ارتجاعی و کۆنەپەرەتی دنیا هەموو هەر لە نیویۆرکە. ئەمانە گشتی لە بەرابەریە بێسا. ئەو قسەگەلە تۆ کردو ئەو ڕۆژنامەگەلە بڵاویەکەنەوە. سوسیالیزم و سوسیالیزمیان لەبێ لە بەرگەیەوە ڕێک لە مەجلسێکی ئیسلامیە دانیشکە نازانم سینا بتەجێ دیگە دیگمە هەروە تواشایەکەم کەس ڕەت بووگەم مدام دوڕێ لە مۆردە بڵاوەکە. بەڵام مەسەلەکە فەردی نییە خۆمە. زۆر لە مسلمانەکانی شانازی پێوەکەن ئاخە بدێ بەڵێ ئەوان بە چ دیدێ مەسەلەن بۆ بێژن ئیسلام ڕێحەلە. نا بەسم ئەوەیە کە پشتگیری لە یەکەن وەکو مسلمانێک گوایە مسلمانە و لە نیویۆرکا دەڵێن ئیسلام بەراقە، ئیسلام ڕێحەلە. جمهوری ئیسلامی یەکێ لە گەورەترین تەبلیغاتی بۆ کردووە تایسە. نەماوەت ئیسلامێکە ئەوە ئیسلامە، لە حاڵێکە ئیسلام نییە، ئەوەی سۆسیالیزمە، منتها سۆسیالیزمی عیلمی نییە هێشتا. ئەی بۆچی ئێمە پشتیوانی لەکەین لەم کەشفەکە؟ قسەی مەمدانی خۆی چۆن ئەبینێت؟ ئێجێ من سۆسیالیستی دموکراتم، هەرگیز نەوتکە من موسڵمانم. بەڵام قسە ئەوەیە کە لەناو خانەوادەیەکە گەورە بووگە کە بنەڕەتەکەیان ئیسلامیە،
نە باوکی ئیسلامیە نە دایکی ئیسلامیە هاتن بۆ لایتر دایکی زۆر مدرن وانە زۆر مدرنە هیچ ئیسلامی و هیچی پێودیان نەبخۆ تەبیعەتەن باوکی چی ئەسەن چەپە من تۆزیح باوکیم دا محمود ناویە بەبوونەوە بنەڕەتیان ئیسلامیە وەلێ مسڵمانەکە ئەزاری چۆنە ئەوزاع جۆرێکە هەموو ئێمە 8 ملیار جەمعیەتمان لە دنیا 3 ملیاردی کرێکارن هەموو ئەم 8 ملیاردە هەر لەژێر دەسەڵاتی 5 شرکەتی گەورە 12 شرکەتن 5 گەورەترینە ناڕەدایەتێکی عەزیم هەیە هەم دەسڕاتیەکان ناڕادین هەم دەستچەپیەکان دەسڕاتیەکان بەشێکی ئیسلامی بەنابەرین پشتیوانی لێکەن خانەوادەکەیکی بنەڕەتی ئیسلامیە تەباری بە قەوڵ مەشهور ئێژن ئیسلامیە بەنابەرین پشتیوانی لێکەن هەورە فەیدون قسەوباز زۆرە لەسەر مەمدانی بکەین کە ئێستا دەنگێکی گەورەی ناودنیای سیاسیە لە تەواوی جیهانە دەنگی داوەتەوە بەڵام من کۆتابەشی بەرنامەکە هەمە اختیاری خۆت ئەگەر قسەیەک هەیە زیاتر لەسەر مەمدانی ئەتوانی بفەرمێن من قسەم ئەگەر بێت ئەوە بدانن کە ئێمە ساختە و پاختەی تەبلیغاتی بە قەرنی 21م لە 20 هەر لە کۆنیچەوە وەڵام ئیسا خۆش مەسنوعیاتکە ئەم هەموو تەلەڤیزیۆن هەیە ئەم هەمووی هەیە بەشێکی چکۆلەیە بەدەستێمە چکۆل چەپەکانم بەسی عەزیمیە بەدەستەمانەوە کە دانێکی مەسەڵەن ئەزانی کە جێف بێزۆزە ساحەبی ئامازۆنە دوومی سەرمایەداری دنیاست واشنگتن پۆست هەموو ئەو ڕۆژنامە عەزیمگەلە لە ئێرانچە ئیران ئینتەرنەشناڵمان هەست BBC-مان هەست تواشا بکە ئەمانە گشتی لە دژی جەرەیانێکە ئەم سەرکەوتنیە بەدەستهێناوەست ئەمە بلاخرە سەرکەوتنێکی تاریخیە ممکنە جا داخوازەکانی بەدەست نێت چونکە خودی مەمدانی وتی ئەگەر ئەم جەماوەرە هەر هەمچنان قەوی نەمێنین بە یەکەوە نەمێنین و ڕۆشتیش بکەین و قەویتر بینەوە دەرەقەتمانە چۆن بێ ئەو ئینگەلە من باسم کرد بە مردم ئێژم دقت بکەن کە تووشی تەبلیغاتی ئەوان نەبن لە بەرابەر ئەم جەریانە تاریخیە چون حتا لە ناو چەپەکانە هەست تێنەڵێن ئەمە پیرانە تێڵێن سەرمە ئەسڵ مەمدانی یەک دانە قەرانی لە سەرمایەداران نەسەن بۆ هینەکەی هەموو پوڵی مردمی عادی بوو 6-7 ملیۆن خەرجی بوو زۆر ئەرزانترین انتخابات بووە بەڵام ئەم قسەگەلایە سەرمایە حتا ئێژن جێف بێزۆس پشتیوانی لەکردو جێف بێزۆس دەسڕاتی ترامپە یانە مەبەستم فریوی تەبلیغات بوو ئێمە ئیسە وامان لێهاتووە کە بۆ کارکردن سیاسی بۆ دەمۆکردن هێز بۆ قانعکردن مردم پەناوین بۆ ئینتەرنێت پەناوین بۆ دنیای مەجازی انقلابی عەزیمی ئەوەی کە ناوی نەریا بەهاری عەرەبی لەسەر ئینتەرنێت و شەبەکە ئیجتیماعی کرا مەمدانی یەکێک ئەم وەختێژین مەمدانی مەسمەنە و جەریانەیە یەکێ لە کارەکانیانە ویتە پەنایان نەبەر بەوانە ئامارێکەیە کە 4,000 داوطەڵەب خۆبەخش ئۆباما قساکای لە 9,000 ئۆبامای تەخۆ لانیکە معتەبەرە بڵین 9,000 خۆبەخش ئەڕۆن تەکتەکی ماڵەکان ناژم ئستفادە ناکەن لە شەبەکە ئیجتیماعی ناژم ئستفادە ناکەن لە ئینتەرنێت بەڵام بنەڕەتی کارەکان لەسەرەوە دانانن لەسەر ئەوەی کە بڕۆ ڕوبەڕوو قسەکە تاق تێتە سەرەوەی من لە تەرەف ئەم کەمپێنەوە دوم مەمدانیمان هەیە گەرێکە بێتن شارەدار ئەوەی سە داوخوازەکانیە ئەمە یەک دەرسا بە نەزەر من ئێرانیەکانە بێت لێ فێر بن ئێمە بە نەوعێتر لەوە مانگوو کە 1 ملیۆن ئیمزا ژنەکان ستویانە ڕێگە فەمینیستەکان لە ئێرانە ئەوەی چەڕین لەبەر دەرگاکان
قسەیانەکرد تەک ژنەکانە چون ژن ممکنە وەختی نەبێت تەلەڤیزیۆن ببینێ وەختی نەبێ ئەسڵ شەبەکە ئیجتیماعی دەسەڵاتی پێ نەبێ بۆ ئیسە ئێمەش سۆسیالیستەکان یەکێ لە دەرسەکانەمەیە ئەوە یەکێ لە ڕێحەلەکانە بڕیتە ماڵان ڕوبەڕوو بیتەوە لە شۆکارە خودی مەمدانی تایبەتمەندیەوە بووە هەمیشە سەریداوە لە هەموو کەمایەتیەکان ئەمە یەک دوو بزانن ئەمە تارێخە جنبشەکەی خۆشمان جنسیان ئازادیە لەم جنسەیە منتها لە ئێرانە تۆ مشکلت پێش مەسکەن بۆیە مەسکەن مشکڵە بۆیە هەژاری هەیە بۆیە نانگرانە بۆیە هەموو شتێگرانە کە حکوومەتێکی ئیسلامی دیکتاتۆریت هەیە بەنابەرین چەپبوون لێرەیانێ لە دژی ڕژیم بوون دەی ژن جیهان ئازادی ئەمەیە ژن جیهان ئازادی داگە لە بنەڕەتی ستەمێکە پیاسالاری و پیامەدەنی پێژن بەس ئەمە ئێمە ئەبێ ئاخر ئەم هینا هەیە باوەڕ بەخۆ مهمە باوەڕ بەخۆ یانە من خۆم تێمێ گۆڕم وەلێ ئەگەر یەک وەختە باوەڕ بەخۆت نەبێ ملیۆنێ نەفەریش بێت 2 ملیۆنیش بێت 10 ملیۆنیش بێت هەر چاوەڕوان لە ئیسرائیل بێ بەشکە بالێ و ئەمریکا بێ بالێ ئەمە خەتەرێکی زۆر گەورەیە چاوەڕوانبوون زۆر خەتەرە ئەم جەریانی مەمدانیە کە ئێدامەی من وتم نمونونەکانی لە ئینگلیس جایام لاولایە ئەم ئومیدە ئەدا کە من خۆم مەتانم مردمی بێدەسەڵات مردمی چەوساوە مردمی بێبەش مردمی بێدەنگ ئەگەر باوەڕ بە خۆیان بێت و یەک بگرن وە ئوفوقیان لێ ڕۆشن بێ ئەگەر تۆ نیە هەر داوایت ئەوە کە هەردەستم دیابێت و ماڵم باشتر بێت و گرانی نەبێت ومانە بەدەستی چیبێری لە وەختێکی بۆ حرانە لێتە سێرنەوە ئەبێ ئوفوقت بێ بڕی بەرەوە کرێکار نەهایەتەن وە بە سوسیالیزمی علمی خۆیەوە نەجاتمەوە بەدەست سەرمایە ئوفوقەکەیت بێ من ناژم ئازا ئەمانە بەدەست بێ بەڵام ئوفوقەکەی بێ بورژوازی ئێران ناتوانێ ئاونە هێمکامەگەر قودرەت بێت لە ژێریە مەبەستمەوەیە پەس ئەمە ئێمە ئێژین دنیا بووگە بە یەک دانە دێکەدا بە فارسیەوەن دێکەدا دنیا بووگە بە یەک دێکەدا ئێمە بەشێ لەو دنیای ئەو دنیا خەریکە هەر ئەمەنی ئاخر ناومیدێکی زۆریان بڵاو کردێتەوە کە ئەو بە لای ڕاستاشن دەسڵاتیەکان قەیبوونەتەوە نژاد پەرستەکان قەیبوونەتەوە ئەوانە لە سەتحی حکوومەتکردن و ئەوانە قەیبوونەتەوە بەڵام یەک جەریانی چەپی بە جەوهەری سۆسیالیستی وە کرێکاریەوە خەریکە ڕشتەکە لە دنیا ئەمانە ئەبێ ئومیدمان پێ بە لە کۆتایی زۆر سپاس بۆ هەموو ڕۆکردنەوەکانت خۆش سپاس ئەم بەرنامەیە کە بەشداری لەگەڵمانە خۆش زۆر سپاس بەڵێ بینەرانی خۆشەویست لێرەدا هاتینە کۆتایی بەرنامەی ڕامانی ئەم جارێش زۆر سپاسیەوەکەم کە تاوکو کۆتاییان بەرنامەیە لەگەڵمانە بوون تاوکو بەرنامەیەکی تر هەر شادە